هەدەی بزانن هەموو شتێ باشە گوڵ دەرکە و گوڵ. ئاها سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک. با بزانین چۆنە جارە جەوەکەی. بەخێر بێن سەر چاوی من عەزیزان، بەخێر بێن سەر چاوان. باش تەواوە. هەمووتان بەخێر بێن سەر چاو. هەموو شتێ باشە عەزیزان، هەموو شتێک پێرفێکتە. تۆ سەری خاڵە ئارامیشکە بۆ ئەو کەنە ڕۆ بۆ چییە کاکە ئەم کابرای هەتاوەکو تەمەن بۆ دەسەرەوە هەر قۆسترە بێ کاکە ئەمە چییە؟ ئەمە گەرمی قەنەهاریە، ئەمە فەرشی کاشانە. جا ئەم شەو نییە عەزیزان لە هەموو ئەو ماڵانەی کە ئارام ئەحمەدیان خۆشەوەیە ئەوەی یعنی گوڵ و گوڵ بارانە، ئەوەیشی کە ڕقیان لێمە فرمێسک بارانە. ئیتر مشکلەی خۆتانە، کامی هەڵەبژێرنەوە ئارەزی خۆتانە. ئەرە وەڵا ڕێز و حورمەتم بۆ هەموو لایەکتانەیە خۆشەویستان و عەزیزان. جا سەیری کە جلی کوردی و تەسبێح کاکە ئەها ئەو ئارام ئەحمەد نەخۆشەویستە، ئەوە هی برادەرێکە یادگاری باوکێتی یادی بە ئارام ئەحمەد بە هەدیە. تەسبێحم بۆیە کورە چوزانم خزمەت مەکەن ئەو ئینسانە جوانانە کاکەی ژیان. دێ بە شوێرایی چاوی هەموو نایارەکانی ئارام ئەحمەد و بەخۆشی و سەلامەتی هەموو دۆست و ئازیز و ئینسانە پاک و شەریفەکان. ئەرەوەڵا بە شوێرایی چاوی دوژمنەکان. باشە ئەو دز و جەددە و خائین شتانە قوربانی ئەوە یاخوا بەخێر بێن سەر چاوی منات. ئەرەوەڵا سڵاو سەر ڕۆح بەخێر بێن یاخۆ. سڵاو سەر چاو بەڕێزان. ئەم شەویش لە خزمەتان نابم بۆ کۆمەڵی قسە باسی وادارم کە بتوانم سوودێکی پێ بگەێنم. ئینجا نەیش بەڵ هەستە سەر پێ ها، چونکە ئەمەنیان شەروال لە پێ ئەمەنە شتی قۆڕی کردووە پیاو بەڕاستی من بەسەرەوەی لەبەرەکەم خوارەوەی تراکسودێکە ئاسە نییە دنیام بێتی هەڵناسم بەسەر پێ. ئەوە باش بیزانی ئاسا لە دنیات بێ بە تەقوتەقە بێ ئاوا بڕۆمە ئەولاوە دەبێت تراکسودێکم لە پێ سەرەوەی جلی کوردیە. دە احترام بۆتە هەر ڕاستی ژەڕۆم لەگەڵتان ها درۆتان لەگەڵ ناکەم خۆشەویستە لەگە درۆعای بە پیاو نابێ درۆک. ئەرەوەڵا ئەمەی جەرجیز نییە هارێتان تێک نەچێت بوو کاکە حەمەی حاجی مەحموو یەک باخی کردوێتەوە هەمووی جەرجیزە جەرج چییە نازانەوەی جیاییکەی خۆن عەلە ئەساس نازانم بۆ چی بەکاری هێن جنس و من سوشتوانە لەو جیاییە خەمتان نەبێت. دەی قوربانە یاخوا بەخێر بن. با یەک دقیقە دوو دقیقە بووە سینتا هەموو بەڕێزان کۆ بنەوە کاتە بەندە لە خزمەتانە کۆمەڵی قسە و باسم ئەبێت. تەواوە بەرە وەڵڵاهی باوکم ئەوە تەواوە خواوەشی لەزانین چۆن لە پاری جوانە بووە پار. یاخوا هەر لە خۆشییان بن بەڕێزان. حرمەتێکی زۆرم بۆتانەیە چاوتان ماچەکەم هیوادارم کە ئاسوودە بن، هیوادارم کە لە خۆشییا بژین. جا خۆشەویستان لە لایڤی پێشوە ناوی کابرایەک مێنا بە ناوی حاجی بەختیار خوا وەکیل حاجی بەختیار ناوی ئەو کوردستانەیە چۆ بۆ حەش تەلەفۆنی بۆم ئارام ئەحمەد کردووە. ئەرە کاکەرەمەوە کاکە قەسم منە من حاجی بەختیارم ناوە. ئەرە کاکە من فڵانە کەس کورە کاکە گیان خۆت 1000 حاجی بەختیار هەیە کاکە خۆ ناکرێ کاکە گیان من لە لایڤەکەی دیارە ناوی باوکم نەهێناوە قەسم حاجی بەختیاری حەسەنی عەبدوولە کە لە نووسینگەکەی هینی ئیشەکە پێم وایە نۆجار ڕەباتی گەورە دز لەگەڵ سۆرانی برایە قەسم ئەوە بۆ کاکە گیان ئیتر خۆ ناکرێ هەچی بەختیار ناو بۆ هەرەمووی بێتە سەرخەت. وەڵا هەر بەختیار شارە زۆری مابوو تەلەفۆنم بۆ کاک بڵێ کاکەوە قەسم منە بەس ئەو باشە حاجینە ناوی تەلەفۆنیەک. ئەرە وەڵا بەخێر بێن یاخوا. بەخێر بێن سەر چاو یاخوا بەخێر بێن. لەسەر ئەو ڕۆحەم هاتی مامە ئامانجێن یاخوا هەمووتان بەخێر بێن سەر چاو پیاوان ژنان کچان کوڕان دامسهیرن هەمووتان بەخێر بێن سەر چاو. عەزیزانی ئارام ئەحمەد خۆتان ئەزانن پارتی وێکێتی بە درێژایی 32 ساڵ 33 ساڵی ڕابردوو هیچ هونەرێکیان نەبووە بە بەڕێوەبردنی ئەو کۆمەلگایە. یعنی نەهاتوون هەوڵ بن کۆمەلگا سەنعەتیکەن چوزان بەرهەمی ناوخۆ فراوان و گەورە بکەن چوار شەریکاتی گەورە بکەنەوە هەزاران کرێکاتیە بڕوا ئیشکە. ئەمە بەڕاستی ئیشی ئەوان نەبووە کاکەجیان. ئەمانە هاتوون زەویەکانی کوردستانیان دزیوە ئەیکەنە خانوو ئەیکەنە ڤێلا ئەیکەنە شۆقە و ئەیفرۆشن
و زەویەکانی دەڤەری سێمانی و جێگاکانی تر هەر بە هەمان شکڵ یەکێتی ئەیدزێ ئەوانەی سەری ڕەش و بادینان و هەولێر و ئەوانش پارتی ئەیدزێت باش نییە و هەموو ئەمانش کە ئەیفرۆشن پارەکەیشی دابەشەکەن و بە شەراکەت بۆ خۆیان حەپەلووشیەکەن جا ئەم شەو قسە و باسی ئێمە لەسەر چییە لەسەر کۆمەڵێ زەوی دزە بە تایبەتی بەڕێوەبەری شارەوانی سلێمانی جا عزیزان و خۆشەویستانی من هەموو ئەمانە کە پرۆژە ئەکەنەوە لەسەر چیەکەنەوە لەسەر ئەو زەویانەی کە دزیویانە و کە داگیریان کردووە یعنی ساڵانێکە ئەمە باوێتی هەرچی زەوی هەیە لە دێگەڵە بەملاوە ئەم سەرانی کێتێ دزیویانە کردویانە بە خان و شقۆ و ڤێلا و هەمویان فرۆشتووە و پارەکەی ئەخەنە گیرفانیان و تەواو و لە ماوەی ئەم 30 ساڵیشە دەیان و سەدان ملیۆنێر و ملیاردێر پیا بووە کە هەر هەمووی بە پارەی زەوی و دزی و جەردەیی یەکێتی و پارتی بوون بە خاوەنی پارە و دەوڵەمەندی و ئارم بابەتانە بۆیە بابەتی ئەم شەومان لەسەر گەورە دزێکی شیاکەلەکن بە ناوی لەیلا بەڕێوەبەری شارەوانی سلێمانیە ئەمە جێگای گەورە مافیا و دزەکەی پێشووتر توانای گرتوتەوە کە لە زەر دزی بۆ خۆی و بۆ دەباشان و سەرانی یەکێتی ماوەیەک پاڤڵی گەورە مافیا گرتی خستێ زیندانەوە بە پێی ئەوەی بیستومە ملیارێک و 700 ملیۆن دیناریان لێسندووە و دوای ئازادیان کردووە واتە کە تۆ پۆستەکە ئەێنێ تا دزی پێەکەن دوای دزیەکەش اینجا ئەڵێن بڕۆ خواحافیزی بێت و تەواو ئەوە ئێستا لەیلا چۆتە شوێنەکەی کاپورزای یەکێکە لە بازرگانەکانی سلێمانی کە مەسینا هەڵگر و چڵکا و خۆر و ئەمانە ناویان ناوە چی سەرمایەداری نیشتیمانی بە ناوی کاکمەریوانی حاجی جەمال ئەو دوو سێبارەی کە لە سەرچناریش داخرا و ئەکرێتە پرۆژە لەیلا لەوەی شابەشی هەیە هەرچەندە بەشەکەی کەمە بەڵام هەیەی ئەو جێگایانە خۆشەویستانی من لەبەر ئەوەدا نەخرا کە شوێنی بەدڕەوشی و ئارەم بابەتانە بواە ئەگەر لەسەر بەدڕەوشتی شوێنەکان دابخرێ ئێخۆ ئەبێ یەکەم جار دەباشان دابخرێ ئێخۆ ئەبێ ماڵی قوبات دابخرێ ئێخۆ ئەبێ ماڵی پاڤڵ دابخرێ ئێخۆ ئەبێ هەموو سەرانی یەکێتی ماڵەکانیان داخرێ دگاکان قۆفەی لێ بدرێ ئێخۆ ئەبێ ماڵی لەیلای شارەوانی دابخرێ چونکە هەموو ئەم جێگایانە جێگای دەرمان خواردن قمارکردن حەشیش خواردن بەدڕەوشتی و ئارەم بابەتان هەیە خۆ بەدڕەوشتی ئەمانە دەیانهێناوە و ئەمانە هێنانە ناو کۆمەلگای کوردیەوە بۆیە لە فەرهەنگی ئارام ئەحمەدا ئەوەی کە دزی بکا بێڕەوشتە ئەمە سوکایەتی نییە بەڵکو یەک حەقیقەتە کە من وەکو ئارام ئەحمەد ئەیڵێمەوە جا لەیلا هەر خێرا فریای ئەوە کەوتووە جوازی دۆمەنیکایشی کڕیوە ئەگە پێنەگەی سوال کرد باشە ئای چڵکن جا ئێسا بیشۆ مەگەر بە دەمانچەی غەسل بیشۆ ئێسای چڵکی ساڵەکانی هەشتاونەوەی پێوەیە و ئافرەتە با باش بیزانین باشە ئەوەی پێوەیە دەمان نەهاتووە دەستی کردووە بە دزیکردن و بە خۆدەوڵەمەندکردن کاکمەریوانی حاجی جەمال کە پوزای لەیلایە یەک ڤێلایەوە تێ بە ژمارە 5220 لە بەرزایەکانی سلێمانی تو خوا لەیلا گوناح نییە ئارام ئەحمەد لە هۆڵەندا بێت جەنابیش ئێسەی شیاکەکە بۆنیش ڕیخێت ڕێخی مانگا و ئەلم بابەتانە ئێستا بێ بەو ژمارەی 5220 لە بەرزایەکانی سلێمانی تۆ ڤێلا بنێ تو خوا کفر نییە تو شەرەف گوناح نییە یعنی هەر بەڕاستی کفر نییە بەڕاستی جەریمەیە کاکە ئەمە بۆ دیارە خۆ بازرگانەکانی هەروە فەقیر نین خۆشەویستانی من ئەگەر ئیسیفادەی 100 ڤێلا لە لەیلا نەکا بەخوا برا ڤێلایەکی نایەتێ بەڕاستی باشە باخێک لە تەنیش باخەکەی شێخ ئەحمەدی نۆکان گەورە مافیا وە شوانەی ئیدارەی گشتی لە ڕاقیترین شوێنی سیتەک بەرامبەر مەطعەم هەڵشۆ کە شوێنەکەیشی ڕوکنە بەو ناونیشانەی قەدعەیەک کە لە پاڵیاتی لێ نووسراوە گەڕەکی سنەوبەر لە بەرامبەریشدا باخی ژنەکەی یەکەم گەڕگولی کوردستان ئەسەلان باعیس واتە ژنە قەدیمەکەیەتی لەوەیشە یەک باخیان بۆ لەیلا کردووە لە سیتەک شازی باخ جاو ڕۆژەی کە کابراکە ئەها ماڵەکەی تەقیەوە مەلا مەسهەری ناوەچی ناوە کورە مەلانیە بەخوا هەرنەی مەسەرە ئەوەی کە خازەکە تەقیەوە لە ماڵەکەیانە بەداخەوە عایلەکەمی تیاچونوەرم بابەتانە ئەم لەیلا چڵکنە باشە هەموو کەس و کارەکەی لەو باخەیە داوەت کردبوو بە پارەی دزی و تاڵانی هەرچی سوالکەر و گەجەر و گوجەر هەیە کۆی کردبووەوە لەوێ سکی خوان هەڵەگۆزی باشە بە پارەی دزی و بە پارەی تاڵانی اینجا خاڵ بەخاڵ
گوێ بگرن لە هەموو قسە و باسەکانمان تا ئەچمە سەر شاخەوانی بەکری دارتاش تا لەسەر ئەوانە قسە و باسەکەمە بێ گوێ بگرن و حەقتان لەبێ خۆشەویستان زانیاری ببیستن و بزانن کە ئەو وڵاتی ئێمە چی بەسەر هاتووە بەدەستی ئەم هەموو چەتە و ئەم هەموو داهۆڵ و ئەم هەموو هیچ لە بارانە بووە بەڕاستی کۆمپانیای پوشکار 6 دۆنم زەوی تازە دراوە بە مەریوانی حاجی جەمال بۆ پرۆژەی میرفانۆس تاوەر لەم 6 دۆنمە عەزیزانی ئارام ئەحمەد 25 دۆنمیان باخی زەیتونە لەسەر شەقامی دووسایەتی هەواری شارە کە ئەچێ بۆ لای مەلا داود و خێوەتە سیاجی کردووە فەلاحە داماغەکە هەن نەڕێتەوە بۆ ماڵەوە عەزیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەمانە بۆ خوێن ئەیخۆن جا نەکبەتێکش دەوایە فەلاحەکە ناوی شاڵاوە باش نییە جا تۆ سەری ئەو نەکبەتێک ئەڵێ کەس ناوەکەی لە خۆی ناچێ لەبەرەوەی ئەمانە دزی گەورە و جەردە و مافیا و ئالەم بابەتانن شاڵاوی داما نەیتوانیوە شاڵاویان بۆ بەرێت و ڕێک و پێک هەمیان داژی کردووە باشە ئەمە یەک بەرامبەر هەواری شار 25 دۆنم زەویە کە مەحەتەی غازە لەیلا چڵکن ئەویشی یاوە بە مەریوانی حاجی جەمال لەبەرەوەی پوورزایەتی ئاوابوون بە شەریک تۆ هەموو شتێ بۆ من کە منیش ڤێلا دێمێ حەق چێتەوە پارە دێمێ لە ساعت 2 لە فڵاشنا بەش دێمێ ئاوە باشە ئەمە ئەوەش لە زەویەکانی ئەوەی کە پێی ئەڵێن دژە تیرۆر ئەها لە سەردەمی کودەتاکەی 8 تەمووزە جەماعەتی پاوەڵە ساختەچی ڕیکلامێکیان کردبوو ئارام ئەحمەد زەویەکی وەرگرتووە بە ڕەقەمی نازانمنەوە و چەند لە دژە تیرۆر یاوێتی و ئالەم بابەتانە ئەی زەویەکە بە دێژی بەپانی بە قەبری باوکی درۆزن لە من و پاوەڵ و قوباتە ئەو درۆیانم بین ناچێتەوە هەتا تەلەفۆنێکم بۆ قوبات کرد یەک دەنگم بۆ نەر کەرامەتی مشکان اینجا سەڕیانەوە طبعاً على ساز بەپێی یاساکانی خۆیان کەس بۆی نییە لەو زەویانە خان و کاتەوە بەڵام لەیلا ڕێگەی یاوە بە برایەشی خۆی خانشی لێ کردوێتەوە ئەرز و ئیجازە و هەمووی پارەکەشی پارەی دزیە بۆ براکەی جا ئەمانە کەیەن تەنها خۆی دزی ناکە مێردەکەی هێنێ بۆ دزی کشەکەی هێنێ کوڕەکەی هێنێ براکەی هێنێ ئامۆزا پووسای هێنێ کەسوکاری هێنێ ئەڵێ وەرن کاکە ماڕە خوایەتی خەریکی بۆ خۆ بیدزە باشە موڵکی ئەگەر بەر جادە بکەوێ لەیلا کەرە دێزە ئەچێ دەڵێ بێ ئەو نەقەرەبوو ئەیم ئیتر کابرا ڕازی ببێت و ڕازی نەبێ ئەڵێ هەر ئەوەیە ئەگەر تووڕەش بێ ئەڵێ ئەچم کۆماندۆ بۆ هێنم یا ئەڵێ ئەچم وەها بۆ هێنم دژە ترۆر و ئالەم بابەتانە بۆیە ئێستا کە من لەگەڵ ئێوە قساکەم داواکاری گشتی چەند مەلەفێکی جوڵانووە چونکە تا ئێستا 110 نەفەر شکاتی کردووە لە لەیلا چڵکن باشە وەرە بەشەر هێندە بێ ڕەوش بیت هێندە بێ ئینساف بی هێندە بێ کەرامەت بی دەمان مدیری شارەوانی بی 110 کەس بڕوا شکاتی لێ بکات باشە عەزیزان دۆستانی خۆشەویست یەخوا سوالکەر نەبێ بەشت من هەمیشە سوالکەر و هەژار لێک جیا کردێتەوە هەژار عێزەتی نەفسی بەرزە هەژار تەنازل ناکە بەڵام سوالکەر زۆر خەتەرناکە کەس ئینسان سوالکەر بوو عەقڵی سوالکەرە ئەخلاقی سوالکەرە کردەوەی سوال هەموو شتێکی سوالکەرانەیە 1 ملیار دۆلاری بەرێ هەر هەڵپێیەتی هەر هەڵێ بابێ بۆ چونکە سوالکەرە سوالکەر تێرخواردنی نییە جا لەیلا و بنەماڵەکەی چونکە بە درێژایی مێژوو سوالکەر بوون بۆیە سوالکەر خەتەرە کە دەستی ئەگا بە شتێ بە پۆستێ بە شتێک باشە بۆیە کاتێک کە سوالکەر دەستی ئەگا بە شتێ شای بێڕەوشتان بە شاگرد ڕاناکەیت عەزیزان لە کاتێکا لەیلا تەنها سەرۆکی شارەوانیە تەنها بەڕێوەبەرێکی قنگەڵ پچڕاوە واتە مدیرعامیش نییە وەکو بەڕێوەبەری شارەوانی عەربەت و بازیان و ئەمانە وایە باشە ئەم لەیلا دێزە تا تۆ سێری کەن کورە ئارام ئەحمەد با سەری خۆی با بەو دیوارەیە کاکە 4 سیارەی شارەوانی لەلایە خۆشەویستانی باشە سیانی دایمە بە دوایەوێتی نەوەکا بیفڕێنن چونکە زۆر جوانە باشە 8 پاسەوانی هەیە ئەخر تو خوا بەڕێوەبەری شارەوانی پاسەوانی بۆچی ئەگەر دز نییە ئەگەر بێڕەوش نییە ئەگەر تعدای لە خەڵک نەکردووە پێم بڵێن 8 پاسەوانی بۆچی دوو مدیر مەکتەبی هەیە کە هەردووچیان کەسی خۆیەتی بە ناوی ڕێباز و زانیار ڕێباز زاوایەتی واتە مێردی خوشکە چڵکنەکەیەتی و زانیار لە ماستەر پیلان کەوتووە سەرپەرشتی ئیشەکانی مەریوانەکە و خزمی مێردە مشۆڕەکەی خۆیەتی بۆیە ئەمانە مۆزەفی شارەوانی نین بەڵکو خۆی هێناونی و دایناون بەبێ ئەوەی کە مۆزەف بن 4 سکرتێری هەیە لەیلا چڵکن لە نووسینگەی تایبەتی خۆی 12 مۆزەف لە نووسینگەی تایبەتەکەی خۆی کارەکەن 2 دانیان نەبێ ئەوانی کە هەمووی تازەن و خۆی دایناون
آخر وەرن پێم بڵێن عەزیزان تو وجدانتان مەلیکی ئەم هۆڵەندایە 12 مۆزەفی هەیە لە نزیکەکەی خۆی آخر تۆ چی ڕووی بابی دەباشان ڕەش بێ هەزاران نەفرەت لە پاوڵ و لە قوباد و لە شانازی بڵێ ئەحارەشی مێردی لەتیفە بەندا و دز آخر تخوا تۆ چی ئەم هەموو شتە هەبێ لەیلا دەموچاویشی یەک دانە فرسی قەڵب ناکە لە ڕاستیە تۆ چی بەدفەسەڵ بەڕاکەتە مدیری بەلەدە چیەتە ئەم هەموو فیز و فوزە بکا بۆ خۆی و ئەوە بکە آخر سوال کەری لە برسا تۆپی و هەی بێپەروەردە هەی بە بنەماڵە دز و جەردە هەی نەفسیت نزم تۆ چیت ئەم دوکانە داناوە لە ژێر سایەی پاڤڵ و قوباد و شانازە خەریکی دزی و بێڕەوەشتیت و ماڵی ئەو خەڵکە بەتاڵان نەبن تۆ چی مانگی 11 ساڵی پاڤڵە شبر ویسبووی لای بات کەسی قوباد وتبووی حەیامەشی لای پارتی معقول نییە لە ساڵەکە من دوودانە دز لابم لە شارەوە ئێ پاڤڵ گیان قوباد گیان تۆ خۆ دزی بۆیە کاکە گیان هەمووتان ئێوە دزن بۆیە کە دزدانیت قابل ئینسانی شەریف پۆستی بێکاکە تۆ وەرە من کە بە سەرۆکی هەرێم وەڵاهی نایکە وەرە من کە بە بەڕێوەبەری شارەوانی نازانم مەحافزە بەخوا نایکە سیستەمەکە سیستەمێکی چەتەگەریە من مەجبور نیم بڕۆمە ناوە سیستەمە سەخیفەوە بەڕاستی بۆیە ئەگەر ئەمانە حیا حرمەتی ببوایە و ئەگەر ڕێزی خەڵکی شارەکەیان گرتە لەیلایەن ناکرد بە سەرۆکی شارەوانی بەڵام ئەمانە ئەچن دزێک هێنن بۆ ئەوی دزیان بکە تۆش کە تۆ دزی بۆ ئەوانە بکەیت بەشی خۆشیێ دزێک کابرێتە ئاوایە باشە بۆیە ئەگەر پاڤڵی جەلا تاڵەبانی هێندەی چڵە قورسایی چڵە پوشێ شەرەفی هەیە پێویستە لەیلا تڕۆکە و دەست بگرێت بەسەر هەموو سامانەکەیە کە هەیەی باشە حتا لەم ماوەیە لەتیفە بەندا و دز لەیلای شکاند و ماڵتەناوە وەرە تۆ بەبتە پارەی چندین بەندایی دزیوە کەشی ئێشتا ئەو هاتبوو قسەی بە لێلاوت بوو لێرەوە ڕووەکەمە شانازی بڵێ حارە شادسخان باشە تۆ لەبیری می ئەم دزە بێ ڕەوشتە هێنا بۆشی لای نابن زەحمەت نەبێ بۆشی چیتی هەڵنایەن یان خۆ دز و ئەو دز و هەمووتان باوەشان کردو بە یەکە بۆ خواردنی ماڵی ئەو عالەمە بەڕێزان عەزیزانی من ماریۆ کاستی هینی مەریوانی حاجی جەمالە کە پوزای لەیلایە وەکو باسم کرد 462 دۆنم زەویە 462 دۆنم زەوی باشە 3800 یەکەی نیشتە جێبوونە زەویەکان هەتا ئێستا کە من دوێنێ پس بدەدا چونم کردووە ئەطفا نەکراوە واتە خاوەن مافی بەکارهێنانەوەی هەیە ئێستا کە لەگەڵ ئێوە قساکەم دەستەی چاودێری کەیسێکی جوڵاندووە لەسەر لەیلا و مەریوان کە ئەم کارە بۆ ئەطفا نەکراوە بەڵام کاریش لەسەر کراوە بەڵام لە پشتنی دزە گەورەکان بۆیە باوەڵ ناکەمیشان پێ بکرێت ئەمە بەڕەڵایی پاڤڵ و قوباد و ئەلەم بابەتانەیە کاتێک کە تۆ ئاوەکە لەسەر چاوەوە لێڵ و عەزیزان ئیتی تەواو هەموو شتێک ئاوای لێیە جا مەریوان ئەڵێ لەم 3800 خانووە 100 دانیان بۆ کەسوکاری شەهیدانی شەڕی داعش و شەهیدانی سەنگەر و شەهیدانی کیمابانی هەڵەبجێ تۆ سەیری ئەم چاوبەستیە لە خەڵکی ئەکەن آخر چەند سەد کەس لە شەڕی داعشا شەهید کراوە چەندە لە شەهیدانی سەنگەرە هەن چەندە هینی هەڵەبجە 100 خانووی بە خەڵک عەرزەکەی تاڵانیە بە 3800 دانە خانووە بەڵام 100 دانیان بۆ ئەوانە طبعاً سوێنتان لەسەرم نییە ئەو 100 دانەیش نایدن بۆ کەسانە کە بەڕاستی لایەقیان بێت درۆ ئەکەن نایدن بۆ کەسانە ئێن بە مەجموعەیەک ئەوەی خۆیان بڕیاریشیان ناوە دانەیەک بن بە ئالا مەحموود بەڵام دڵنیام کە نایەن لە بەرەوەی منە بێت دەمم بەسەرێ بەخوا دەمێ منیش نابەستێت کاکیجان کێشەکەی من دەممە کاکیجان من ناتوانم بەخوا مسلمانین بنێ بن ئالا مەحموود بەس قسە مەکە بەخوا برە ناتوانم وەڵام کاکیجان نامێت و بەخوا قسەکانی خۆمەکە خۆ بەدەست خۆم نییە تەبیعەتم وایە نمیشی ئەیتر نەکبەتیەکە هەیە بە دەمی بۆی بۆ بەچی بۆی بەوەی کە شاهانە بۆ خۆی ئەشی خاوەنی ڤێلایە خاوەنی خانووە هەر بە دەمی بە ماساوچێتی بمانە من دەمم بوو بە بەڵای سەر ئەمەیە جیاوازێکی من لەگەڵ خەڵکا لە ڕاستیە من ناتوانم بێدەنگ بم لە بەرامبەر ئەم هەموو دزی و جەردەیە کە ئەکرێت لەیلا عومەر کەمتر لە دەمانە دەست بەکار بووە ئێستا بۆتە خاوەنی ملیۆنەها دۆلار بۆیە لەیلا لەگەڵ مەریوانی حاجی جەمالا ڕێیەکەوێ لەگەڵ دەوڵەمەندەکانێکی شار ڕێیەکەوێ کە ئەمانەیش بەریوان و ئەمانەی شەریکی قوبادن و بەشی ئێزەدین سابیر ئێزەد دەمکەفاوی ئەویشی تێدایە باش نییە ئەوەی کە دا کە شەو تابیانی سەرخۆشە باش ئەوەی کە پێم وتی وەرە ژن ئێستا مێردی هەبێ ناوی ئێزە بێ ئێزە تۆسی ئەو ناوە باوکە نەڕۆ ئەم ڕێکەوتنی پورزایانە بۆتە هۆی بدنی چەندین پارچە زەوی لە فراوان لەو دەڤەرەیە وەک دەستەرەوە ئیشارە پێدا کە پاساپۆرتی دۆمینیکانیشی هەیە کەی بێ بۆ خەڕاکەیە سەفەرکەت و ئەلم بابەتانە بشینە سەر پرۆژەی مایۆرکا سیتی بنمونە
مەریوان پەیوەندی بە لەیلاوە ئەکا کە ئەبێ ئەم پرۆژەیە زوو دەست بەکارەکانی بکات. لەیلا لە بەرامبەرە داوای فێلایەکی لێکا وەکو لەسەرەوە ڕقەمەکەیشی وت لە بەرزایەکانی سلێمانی بۆ ئەوەی پرۆژەکە ئیشەکانی سەرەتایی خۆی تەواو کات. مەریوانش ئەم فێلایی بۆ کڕێ بۆ ئەوەی پرۆژەکان تەواو بێکەوە وتم 3700 یەکەنیشتە جێبوونە خانوویەکی تریشی هەر لەوێ بۆ ئەکڕێ بۆ لەیلا واتە دوودانە. یەکیان خۆی تیاژی بە هەموو ئەشیای ناوماڵەوە ئەیشان شوێنی پاسەوانەکانێتی. دەوەرە خوایە چۆن ئەم هەموو سوال کرد و ئەم هەموو لە برسا تۆپیەوە لە ئێمە بوون بەش دەو کۆمەلگایە کورە ئەگەر دەسەڵاتم مەبێ قەسەم بەخوا پەتەکەمە ئەو قاچەتان بەو سێمارەتە نەکێشم قەسەم بەخوا مناڵانی خانە و قوڕەکەتان تێبەرەیەم هەمووتان میسکن بە هەموو شتەکانتان بەڕاستی. باش بۆیە لەیلا تەنها و تەنها ئیش بۆ بازرگانە گەورە دزەکانەکە و هەمووشی بە پارەی مۆڵ بە بەش بە خان و بە سیارە بەم شتانە. واتە ئەم پۆستە تەنها و تەنها بۆ خزمەتی گیرفانە قوڵەکانی خۆیەتی. بەخوا خۆشەویستان بەدرێژ لە دوای ڕاپەڕینەوە هەر کەسێ پۆستێکی وەرگرتە بێ کەم تاسە هەر خەریکی دزی بووە خۆت بەداخم کۆمەلگای ئێمە ئاوایە کاکە بۆ لەبێت دەسەڵاتەکە خۆی لە ڕەسەوە دزە کە ئەمە دز بوو ئەوش دزە بکات ئەگەر باو دز بێ مناڵەکانیشی دز دەرەجە خۆشی عەجیب نییە. بۆیە لە ماوەی تەنها دەمانە ئەم هەموو خان و ڤێلا و باخ و پارەی کۆکردوتەوە بە دزی کەشی باوکی عەزیزان باوکی ئەیلولانەی هەیە ئەیلولانە باشە ئێسەی ئەم سوالکەرە پارەی ئەیلولانەکەی باوکی وەرەگرێت دەوەرە ئارا مەحموود فێڵێنێت باشە کاکە ئەیلولانە وەرەگرێ عەزیزان باوکی شنگە کۆنە پارتیە مامەکەی کە لەم ماوەیە ئەمرد ئەویشەر پارتیە برایەکی بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی یەکگرتووی ئیسلامیە و بەرپرسی مەڵبەندی یەکگرتووی ئیسلامیە لە بەریتانیا خۆشی شینەیەکێتیە بۆ دزی و درۆزنی هەمویان دابەش بوون یەکیان بە ناوی ئیسلامەوە ئەیدزێ یەکیان بە ناوی پارتیەوە ئەیدزێ یەکیان بە ناوی یەکێتیەوە ئەیدزێ بچینە سەر پرۆژەی دڵی شار شارە حەیات بڵێن عافێتی بێ بەڕێزان بڵێن عافێتی داخی لە داخی ئەو دز و جەدانە بڵێن عافێتی بێ ئەمە ئارەمگیان. پرۆژەی دڵی شار کە یەکێکە لە پرۆژە گرنگەکانی شەقامی سالم کە لەیلا هەموو شتێکی بۆ کردووە ئەو پرۆژەیە بە پێی نەخشەی دانانی ئاوەدانی دەبێ 8 قات زیاتر نەبێت. بەڵام لەیلا چڵگن هێناوێتی بۆ ئەنجومەنی شارەوانی سلێمانی کردوێتی بە 25 قات. لەوێ 5 دانە کەس لە ئەندامانی ئەنجومەنی شارەوانی دەنگی لەسەر نەداوە بەڵام ئەو هەرتەی پەڕاندووە. ئەم 5 کەسەیش دوانیان یەکێتیە سیانیشیان بزوتنەوەی گۆڕانە. بۆچیش لەبەرەوەی کە سیمای شەقامی سالم تێکەیە بەڵام ئەو هەر کردوێتی. مۆڵەتەکە هینی کێیە عەزیزان؟ سێریکەن مۆڵەتەکە هینی مەلایاسینی گەورە دزی گەورە جەندەی گەورە مافیایە باشە کە کاتی خۆشی گۆرەی فرۆش بوو لەسەر کارتۆنێک لە بەرزگوێتی گەورەیە. جا وەکو وتم یەخوا سواکە نەبێتە شت. ئادەم ماوەیە ژنێ نامێکی بۆ نردمەڵێ کاکارام شەوێک ئەم مەلایاسینە ئەیناسم هەروە نامێکی بۆ نردوی ڕسمێکی ڕۆمانسی بۆ بنێرم ئەخۆ ڕسمی ڕۆمانسی چی بێت یعنی خۆ ڕۆمانسیت ئەنواعی هەیە وتم ئەڕەڵا بۆم بدەنە کەسێکە وتی سەیرەکەم یەک ژنی ڕۆت و قۆتی بەگونە ڕووتی بۆ نردوو مەلایاسین منش یەکسەر بلۆکم کرد جاشە مەلایاسین مردوم برێتەوە وەکو کابرا لێ مەگەر بە ڤیاگرا چارەسەری دەردانەوەکەی ئەخەر تو داناوشی بۆ تەمەنەوە کاکە تو خەجاڵەتی ناکێشی کاکە تو چی هەر لە بەرووی پارەت هەیە ها مەلایاسین تۆ نامری بەڕاستی ها 50 ئەخلاقی لەبەردەستی ئارا مەحمەدایە تو خەجاڵەتی ناکێشی ڕسمی ڕۆمانسی بۆ ژنە نێرێ بەڵام ڕسمی ژنێکی ڕوود گۆرە عەزیزان یاخوا کەس بە پیری لێی نەقەومێت باشە اینجا عەلی هادی واتە عەلی کەلاری ئەویش تەنفیزیەکە هینی ئەم شتە ئەم شوێنە کە وتم پرۆژەی دڵی شارە باش نییە ئەوەیە کات جا عەلی کە تەنفیزی ئەم مۆزوعاکە شەریکە دزی کێیە شەریکە دزی ئەحمەد شێخ ئەحمەدی نۆکانە باش ئەم پرۆژەیە خۆی لە خۆیان هینی شێخ ئەحمەدی نۆکانە لەگەڵ عەلی کەلاری و شێخ ئەحمەد پشکیشیاوە بە لەیلا بۆ ئەوەی ئاوا تێپڕێنە بۆ هەر هەموو قاتە واتە لە سا 20 هینی ئیداری گشتیە لە سا 5 شتێکی وایە هی لەیلایە لە سا 75 هی شێخ ئەحمەد و عەلی کەلاریە جا بەم کەلارای بیم کەوتەوە بە تووری کەلاریشای بیم کەوتەوە جا طبعا من کەلاریەکان عەزیزان خۆشەویستیم زۆر هەیە لە کەلارا بەڕاستی
خەڵکی کەلار زۆربەی زۆری ئارامەحمەیان خۆشەوێ و بەڕاستی منیش هەمویانم خۆشەوێ لە حەقیقەتەن. جا لێشە تۆزە باسی کەلاتان بووەکەم. لای سیتی لە کەلار هی قەیوان و برا لفکە فرۆشەکانە باشە خۆ ئەزان عینەکان چیە لفکە فرۆشەکان قەیوان نەزانێتە شێخ فاخیر و ئەوانە کاتی خۆی بەردیانە فرۆش بەرتخوا ژنی کودی چەندامەوە خوا لە حەمامەکانی بەردێکی ئەوێتیا بوو بۆ پاژنیان ئەو شێخ قەیوانانە براکەن ئەو بەردیانە فرۆشت باشە بۆی قاشی ژنان لە حەمام ئەو پاژنەی ئاوا هینە بوو قەقڵیشا ئەوانش دخواش نەفەقی و داما و ئێستا هەموو کرێم و مرێمە هەیە بێسا باش بووە ئەو بەدەنێ نەفرۆشت لەگەڵ لفکە و لەگەڵ نازانبانە بابەتانە. هەرزانترینی ئەمە ڕوبەرەکەی بای 14 شینە دەفتەر دۆلارە. اینجا هێمن و نووری هەیە نووریەکەی هین ناڵێم ئەوەی ماهیر و ئەوان کەڵە نووری ئەوە ناڵێم هێمن بەرپرسی مەرزی پەروێزخانە شێخ ئەحمەدی نۆکان بە پێی بەڵگەکان کە لە دەستی ئارامەحمایە زیاتر لە 40 دەفتەر دۆلاری بە واسطە و بە مەسرف و بەمانا کردووە بۆ ئەوەی هێمن ببێ بە بەڕێوەبەری ئەو مەرزە وە کردوشێتی حەسارێ ڕۆژانە بە قاچاق بێ ئەبێ 1 دەفتەر نیو بدە اینجا بە قاچاق لە پێشخانەوێتە ئەمریو هێمن نووری ئەحمەد باشە زیاتر لە 100 دۆنم زەوی لە نزیک ئاوایی سەوز بڵاخ داژیر کردووە وە کردوێتی بێ ناو پارک و چەندین شوێنی تر جا ئەم فێلایە یەکەم فەسادخانەی لۆ مەنتیقەیە خۆشەویستان خەڵکی کەلار هەر هەمووی زانێن ئاواتی شێخ جەناب ئەخر تو خوا ئاواتی شێخ جەناب تو وحدەتی ئەمەوە کاکە هەر ئەم ڤیاگرا قوڕێ و بوو لە جەڵدا لە پێیەکی دامای قوڕ بەسەریا بەڵام لێ ئێوەی نایە جا ئەڵێن ئەم ئاواتی شێخ جەنابە هەر دەقەناتەقەی پێچەکاتەوە ئەچێ بۆ ئەو فێلایە بۆ فەسادی بۆ بێڕەوشتی باشە شێخ ئەحمەدی نۆکان و ئەم هێمنە بەستەمەی کشت و کاڵی کەلاریان لەسەر جادەی قەڵای شێروانە گردە گۆزینە داگیر کردووە لە تەنیژ مەقەڕەکەی مەحموود سەنگاییشەوە دەیان دۆرم زەویان بردووە بە ناوی پرۆژە داگیریان کردووە مقدارێکەیە وەختی خۆی ماسەی بۆ لاوی شەرجەنگیە کرد وەی جا ئەم خەڵکە ئەوە ساختە چی بوو خۆشەویستان لاورە ماسایی بووەکە لاور نایمەنێ پاڤڵە ماسایی بووەکە پاڤڵ نایمەنێ قوبادە ماسایی بووەکە ئەگەر لاور بۆ هاتەوە هەر لە ئەلماسایی بووەکە برا ڕۆ ئێوە سووکن باوکە ڕۆ ئێوە سووکن برانە ڕۆ وەرە خوایە گیان تۆ کاکە ئێستا من بەزین بە مناڵەکە نانێتەوە یار وەرە مناڵی باوکە ئەوە سووک بێ کاکە بەڵام مناڵەکەم خوان پەروەردەکەن بۆ یەکو خۆشیان سووک بێ جا مێقداد مەسئولی مەڵبەند سەرقاڵی سەرانە سندن و پارە و تاڵانی دزی و ئەلەم بابەتانەیە جا هێستا خەبەرم هەیە مرخی خۆش کردووە کە شوێنێکەیە پێڵێن بینا ڕەشەکە ئەم بینایە کاتی خۆی قەرار بووە بکرێت بە سنتەری توێژینەوەی ئەنفال ئێستا مرخی خۆش کردووە کە ئەو بینایە بۆ خۆی بدزێ مێقداد اینجا چی سکوریتیش هەیە دایەتی بە کوڕەکەی و بە برازەکانی ئەمە ئەوشمان تەواو کرد لە کەدارەوە ئەگەڕێنەوە بۆ کوێ بۆ سلێمانی شاری پرۆژەی ئارام بۆ نیشتەجێی جاوە برادەرێک گەیوت ئارام ئەحمەدەوە ئەو شاری پرۆژەی ئارامە هی تۆ نییە ئەوە نییە بە ناوی ئارامێ کۆتم کاکە وازمە لێ بێن ئارام ئەحمەدی دامەوە کاکە گیان باسی چیم بۆکەوی بەخوا تسمینی تۆ بێ و شاری پرۆژەی ئارامە باشە شاری پرۆژەی ئارام بۆ نیشتەجێی ئەمە بداین چۆنە خۆشەویستانی من تەحملکەن و گوێ بگرن توانای شارەوانی کۆن 48 دۆنمی تەرخان کردووە بۆ ئەمە بەڵام ئێستا لەیلا بۆی کردووە بە 128 دۆنم ئەمە لە 165 قازانجی بۆ ئیدارەی گشتیە کە کاکی بێڕەوش کاکی نەفسیەت نزم هاوڕێی دارۆی شێخ نووری سەرپەرشتیەکە شێخ نووری دارۆی شێخ نووری ئەم شەو لە هەموو شێخ ناخۆشتر بێت باشە خۆ دزی باوکە دزە بنەماڵە هەر هەمی دز لە 135ەکەی بۆ شێخ ئەحمەد و کەسێکی ترە بەناوی بابان و بێستون خۆشەویستان تۆ سەری ئەم وڵاتە چی بەسەر هاتووە بابان و بێستون ئیشی دەبەی نەوتیان کردووە کاتی خۆی عەزیزانی من ئێستا ملیۆنێرن بۆیە ئەم پرۆژەیە نرخەکەی نزیکەی 300 ملیۆن دۆلارە ئەو کاتە دار و باخەکانی شاری ئارامیان بڕیەوە هەستان لە بیرمی وەکو ئێستا کۆمەڵی خەڵکیان گەمژە کرد گوایە ئەمانە ملیۆنە هادار ئەڕوێنن و ئەیانەوە شارەکە ئۆکسیژین هەمووی ئەوە بکات و ئەم بابەتانە ئەوە بۆ سیاجیان کرد باش نییە 1000 داریان هێنا ئەوانەیان چاند دووسێ ڕسمیان لێگر کە گوایە هەمووی ئەکەن بە دار و ئالەم بابەتانە ئێستا بڕۆن خۆشەویستان یەک داریتیان نییە سیاجەکەیش نەماوە هەمووی درۆیان کرد بای 3 ملیۆن دینار داریان کڕی بوو تەنها هەڵایەکی ئیعلامی بوو بۆ گەمژەکردنی کۆمەڵی خەڵکو و کۆمەڵی ماستاوچی هیچ و پوچ کە لە دەوری بەروی ئەمانە وەکو سەک مانگەنە شتێکیان ئێنێ دانیشتبوون ئەیانوت ئەوە هەمووی بێ بە باخ و باخات و هەمووی بە دار و ئالەم بابەتانە بەڵام هەمووی درۆ بوو ئارامی دارۆ
ڤێلایەشی لە دووبەی کڕیوە نرخەکەی 5 ملیۆن دۆلارە کردوتی بەناوی کوڕەکەیەوە. ئارام هی دارۆی شێخ نووری گەورەترین دەست، باوکی دەست، باپیرەی دەست، نەرمین عوسمان دایکێتی دەست، چۆلەکەی ماڵەکەیشیان دزە، جەردەیە، دەست پیسە. باشە بۆ پارە ئەو عایلەیە ئابڕووی خۆیان لە بەدناوترین مەساتخانەیە هەڕاج کردووە بنەماڵەی ئارامی دارۆی شێخ نووری. بەڕاستی شەرەفی خۆیان، کەرامەتی خۆیان، ئەخلاقی خۆیان لە بێڕەوشترین مەساتخانەیە هەڕاج کردووە لە پێناوی پارەیان لە واقع. کەسیش ئەو ئارامە ناناسێ لەبەرەوەی زۆڵە بەڕاست بەمانەی کەلیمە بپشێت DNA خۆی کە چی دزیوە لەو کۆمەڵگایە ئەم هەتیوە کە پیاوی پاڤڵە. هەتا شێخ ئەحمەدیش پیاوی ئارامە اینجا پیاوی پاڤڵە لە ڕاستی. باشە ئەمە ئەوش لێم گەڕێن با ئەم شەو ڕسویان کەم ئەمانە بۆ مێژوو با مێژووی ئەمانە ئارام ئەحمەد بینوسێتەوە. خۆشەویستانی من، اینجا پرۆژەی پاکسیتی لەیلا ئەوێ دوو ئیمارە لەوێدا جێبکاتەوە. تا ئێستا 4 جار هێناویانتە ئەنجومەنی شارەوانی، هەتا ئێستا کە لەگەڵ ئێوە قساکەم ڕەفس کراوەتەوە هەر ئەیهێنێتە ناو ئەنجومەنەکەەوە بۆی تێپەڕێنێ. ئەمەش هی هێرشی شەریکی کۆسەتە. ئەزان کۆسەر کێیەخۆ ئەوەی کە ئاوا حەیەڵایە کرد کۆسەر ڕەسوڵ ئەو خوا لەوە ڕسواتتانکە بۆ خاتی پێغەمبەر. باشە هی کۆسەتە. ئێستا بە دوو ئەشنە ژێری بە دوو کەس، ئەوەی ماڵی خەڵک خوارد، ئەوەی کوڕی کورد کوش، ئەوەی تاقداش. باشە ئەمەش هینی ئەوە. دنیاسیتی بەردەم بەرزاییەکانی قەیوان لە گەڕشی کازێوەی دوو مۆڵەتەکەی هینی شەیە، هینی مەلایاسینی گۆرەوی خۆرە، گۆرەوی فرۆش عەفو. باشە گەورە مافیا مەلایاسینی ساختە چی فرۆشتوێتی. با عەلی کەلاری شەریکی شێخ ئەحمەد لانی کەم 28 دۆن مزەویە. جا خەڵکی ئەو دەڤەرەی سلێمانی ئەوانە بزانن ئەو خاکە ئێوە چی بەسەر هاتووە، بزانن چۆن تاڵەیان کردو. ئەمانە عەزیزانی پرۆژەی سولیسکای کۆمپانیای ماوێرکە ئەمە چی دۆن مزەویە عەزیزانی من؟ خانووی تەجاوزی خەڵکی لەسەرە، یعنی خەڵک کردیانەوە بە تەجاوز بە خانوو. لەیلا یاوێتی بەکێ بە مەریوانی پوزایی هەر ماڵە دەفتەرێ یان دەفتەر و نوێ یا دوو دەفتەریان ئێنێ چۆڵیانەکە ئەیکەنە پرۆژەویش. ئەمە ئەوەش من تەواو کرد. شاری ئاسوودە بۆ کۆمپانیای بەڕێز 55 دۆنم زەویە، هەر عەلی سەرپەرشتیەکە، هینی شێخ ئەحمەدی نۆکانە واتە پاڤڵ. ئەمەش لە 3 جێگاوە وەریان گرتووە. ئابڵاخ 9 دۆنم زەوی، هۆمەرەکوێر 18 دۆنم، قڕگە 28 دۆنم زەوی وەریان گرتووە. سلێمانی نوێ دروست ئەکرێ ئێسا خەریتە و سایت پلانیان داوە بە شەریکەی نازانم چییە. ئەمیش هینی کێیە؟ هینی هاوڕێی دارۆی شێخ نووریە. ئەم جارەش دارۆی شێخ نووری ئەم شەو لە هەموو شەوێکی ناخۆشتر بێ. نەفرەت و تف لەو شیرەی خرایە سەردەمی هاوڕێی کوڕ. باشە وە بە دزیشەوە شەریکە لەگەڵ عەتای برای شێخ ئەحمەد. نۆ کۆمپانیای تر کە لەوێ زەویان وەرگرتووە لە شوێنی سلێمانی نوێ هەمویان لێ سەردوونەتەوە بۆ ئەم جەماعەتە دز و درۆزن و جەردەیە. اینجا لانگرۆزەری سفریان کردەوە بۆ مێردەکەی لەیلا قوزەڵقورد. باشە لانگرۆزەری سفر. لەیلا پێش ئەوەی بچێتە مەحافزیەت مێردەکەی کە ناوی کاروان ئیبراهیم فەقێ باش بیناسن مهندسی کارەبایی بووە. کە تۆ خانوویەکە دروستەکرد ئەم کاروانش ئەهات کارەبای ماڵانی بە هەندەسی بۆ ئەبەستی. ئێستا کردویانە بە بەڕێوەبەری پیلانی پرۆژەکانی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی لەبەر ژنەکەی لەبەر لەیلا. داوەشی پیاو خەجاڵەت بی پیاو. باشە نانی ژنەکە دەخۆیت یاخوا داوەشی ڕێزم بۆ ژن هەیە ئەگەر ژنەکە بەڕەنجی شان پیاکە ئاسەیە بەڵام بەدزی بە بێڕەوشتی تۆ ئەو ناناخۆیت بە قوزڵ قورتان بێت. باشە بە سەرەتانتان بێت. یا ڕەبی خوایە ماڵ و مناڵتان وەکو پیرێژنەکان کە دۆعایانە کرد بە کۆی سۆخاڵ بێ. باشە اینجا مدی عامی کارەبای یەکگرتووە هیوادارم کە کاکی یەکگرتووش دوعا لە ئارام ئەحمەدەکە. باسی دزی یەکەم دزی بە پێی شەرع و بە پێی هەموو شتێک حرامە و تەواو. زۆربەی کارەکانی خەڵک کێشیان بۆ دروستەکە ئەم لەیلایە تا بینێنێ بۆ دۆستەکانی خۆی بۆ ئەوی بەشی خۆی بێنێ. اینجا لەیلا ئەمانە ساختە چییە؟ تۆڕێکی دروست کرد لە مدیرەکان ئەوانەی سلێمانی. بۆ نمونە مدیری تاپۆ خۆی دایناوە کە ناوی کوردۆی حاکم ئەفراسیاوە. جوان فازل ئەمین مدیری تاپۆ یەکە ساڵانە 5 سەفەر ئەکا ماڵ و مناڵی لە بەریتانیایە مانگانە 900,000 موچەکەیەتی یعنی 900,000 دینار موچەکەیەتی. باشە بەچی
جوانە خان ساڵانە 5 سەفەرەکەی زەحمە نەبێ سەفەر هەبووە ئاگام لێ 45 ڕۆژ ماویتەوە باشە تکتی تیارەکەت هەیە ساڵانە 5 سەفەر بەچێکی و بەریتانیا بە 900,000 ئەگەر دزبیت ئەگەر ئیش بۆ لەیلا ناکەی بۆ ئەوەی کە تۆش بەشێک وەرگیت و بۆ خۆتان خەریکی دزێنی جا ئەم لەیلایە جاکە قسەی لەگەڵ ئەم جوانەیەکی برادری پێویستە وتی ئەم جوانە قسەی لەگەڵاکەی کاکە باوکی من هەر کاتی خۆی دەوڵەمەند بووە باوکی تۆ کاکە جابی پاسە مەسلحەکان بووە چی دەوڵەمەند بووە کاکە جان ئەو کاتە نەفەری بە دیناریە بە دوو دینار و لە پاسە مەسلحەکانە لە چۆ باوکی دەوڵەمەند بووە جابی دەوڵەمەند بووە جابی قورباسە نا تۆ بە دزی ئێستا ئەوەی کاکە جان جا لەیلا چی بێ بە تەلەفۆنی پێیان جێبەجێ کات و پارەیان هەیەتێ تارقی نەخشەدانان لە شەبەکەکەی لەیلایە چی خەدەماتی بوێت بیکەنە مەدەنی یان سەوزایی یا هەشتێ لە بینی خۆیانە ئەیکەن بەنهێنی و چیان بێت بۆ خۆیان جێبەجێیەکەن ئەمە ئەوەیشمان تەواو کرد سولی ڤیو سێم ناوانەی هێناگەنە کورە با قسە نەکەم تخوا با قسە نەکەم سولی ڤیو ئەمیش لە هەواری شارە لای پردی کوبانێ 5 عەمارەیە هەر هی مەریوانی حاجی جەمالە ئەم برادرە لە ساڵ دوویەوە بە لەیلا چڵکن باشە لەگەڵ شەریکێکی تر بە ناوی ڕێبینی عەلی عومەر ئێزەدین سابیریش ئێزە لیکاوی ئەویشی تایە ئێزەدین ئەویشی تێدایە ڕاستی ئێزەدین سابیر برای هیچ نایشێ ئەوەی چێ برایەکی تیشیە پێم وایە ژواری ناوشی لەسەر باسی ئەویشەکەم جا دەڵێن ڕێبین عەلی عومەر لە سێمایی داهەنیشێ پیاوێکی سوخۆرە بەس خەریکی سوخواردنە باش نییە بەس ئەمێ جا هەر بالمناسبة عزيزا بالمناسبة قمنا لو هنا بهم على ما كوسرات له ليش بدر كلا وخوش يساني من كشي قديك إلى 70 داجي كله كل رقم جكاني شي شل دونم زاويان لبيش قزلة داجي كله كاري تياكنو أي كان ميوان خانة ماشني آخر باوشان أم كوستا سەردەمی ڕژێم پارەی کرێکارانی زەراعی دەزی پارەی کرێکاری دزی ئەمە لە باوشانەوە بۆیان ماوەتەوە ئەمانە دزی و سەرانە سندنیان بە شۆڕژگەری بە خەڵک ئەفرۆشتەوە باش نییە کەسێکەیە خەڵکی گوندێکە خۆی ناوە حەمە هەولێری خەڵکی هەولێریش نییە ئەمە دەڵاڵی کوڕەکانی کۆستەتە بۆ دزی و بۆ داگیرکاری ئازە و ماڵمشی ئەو عالەم بەشەر ناوێرێ یەک دانە پاچ لە زەوی باش تێ دروستکە پۆلیسی دارستان ئەگەنە سەری بەڵام ئەمانە بە ئارەزی خۆیان چیان بێ دروستی ئەەکەن و ئەیکەنەوە پۆلیس ناوێ بچێ بەلایەنە باش نییە لە پەنا بارەگای فەرماندەیی گروپەکەی دەباشان 8 دۆنم زەوی دراوە بەکێ بە ئاسۆ ئاڵمانی ئاسۆ جێرمەنی باشە کۆنە بەعسی باشە تەلبەنی کردو بۆ خۆی ئاسۆ فەساد دراوە بوو بۆیە دەستی دزی و تاڵانی ئەم چەتانە وەکو ئاسۆ ئەڵمانی وەکو ئەم لەیلایە وەکو مەلایاسینی ئەبوو گۆرەوی وەکو قەیوانەکەی شێخ فاخیر وەکو تیڤە کۆنە فرۆشەکان و هەموو ئەمانە گەیشتۆتە هەر هەموو جێگایەک جا عەزیزان لێرەیە دوو سێشتم بیرکەوتەوە بۆتان باس کرد ئەمانە لە مێژوان نووساوەتەوە یعنی قسەی جیفانی خۆم نییە تا ئاوا لە جیفانمە دەریکەوە لە جیفانیش هەیە لە جیفانە ئاوا دەریکەم ئەمەنە بە پێی بەڵگەنامەکان لە ساڵی 60ەکانە خودی جەلال تاڵەبانی 13,000 دیناری ئەو کاتەی مۆزەفەکانی کۆی دزیوە باشە 60ەکان 13,000 نابزان چەنە کاپارە ئەمە هەر لە ئەوڕۆ دزبوون ئەمانە کاکە باش نییە خەت پێتان ناخۆش هەنێ کەسێ ئێسیش چی کاگارام ئەحمەد تۆ بۆ باسی جەلال تاڵەبانیەکەی تو مام جەلال مامە گیان و ئالەم بابەتەنە بە من ناکەم مەسی جەلال تاڵەبانی نییە من ئەمەوێ ئەم جەلالە لە عەقڵی تۆ بکوژم باش نییە جەلال تاڵەبانی تازە ڕۆی بەڵام ئەم ناوە ئەم عەقڵیەتە ئەمەوێ لە عەقڵی گەمژانەی تۆیە ئەم جەلالە بکوژم ئەم مەسعودە بکوژم ئەم فڵانە فیسارە بکوژم بۆی وەکو ئینسان بیکەیتەوە دوای ئەمانە مەکەوە ئەمانە هەمووی دز و جەردە بوون لە ئەساسە کاکە ئاوەکە لە سەرەتاوە لێڵ بووە اینجا کاک جەمیل هەورامی لە ماوەی ڕۆشتووە ئەبوو شەراب نازم بۆ حەج چووە بۆ عەمرە چووە بۆچی چووە ڕسمێکی بڵاو کردوێتەوە ئەوە مش لە داخە شتێکم نووسی بەڕاستی وەڵی عەزیزان مانتەقیتیاکیە کاکە من هەچی فەسادیە بیکەم وەچی دزیە بیکەم وەچی بێئەخلاقیە بیکەم و ماڵی خەڵک بخۆم دوای بڕۆم بۆ مەکە نوێژەکەم و بەڵام ئێستا خوا ببەخشێ وەڵی مەقەت بەڵا بۆ ناکەم ئەجا خۆم کردتەوە بکە کاکیجێ باشە قەتوانێ جەمیل هەورامی مەرابەختە چاک حەیبی ئەو کاتە 13,000 دیناری چی دزیوە کاتی خۆی هینی مەلا نابیناکانی سلێمانی هینی ئەوقاف 13,000 دیناری دزیوە ناویشی ناوە حرەکەتی شۆڕژ جێڕانە کرد بابە ئەمە دزیە ئێستا ئێستە ماڵی کەعبە
باشە بانکی هەڵەبجە کە خەڵکی هەڵەبجە کیمیاباران کرا هیچێتی دزی خۆشەویستانی من کورە شتێکی تر داعش جەلۆلای داگیر کرد ئەم داعشە بەو داعشەی خۆی خۆشەویستان نەچوو بانکەکەی جەلۆلا بزیێت بەڵام کەیژێتی بانکەکەی جەلۆلای گرتەوە مەحموود سەنگاوی هەموو بانکی دزی هەمووی پێچەیە بە دینار ئاسنەکانی شو هەمی دزی کاغەز ئاسنە چێ نازانم دیناری کاغەز ئافن هەمیان دزی بۆیە بەپێی هەموو ئەخلاقێتێک لە ئاسی دنیاە نابێ پارەی بانک بدزرێ چونکە پارەی بانکینی خەڵکە باشە هیچ دەوڵەت نییە پارەی خەڵکە نابدزرێ کا مەحموود سەنگاوی ئەوەی جەلۆلاشی هەموو دزی بوو بۆیە پاڤڵ جگە لە قەڵاچوالان دەباشان کە 1950 زەویە لەکانی بەردینەوە تا خەتی مێرگەپان داگیری کردووە و بەرهەمە کردارشەتەیش مێرگەپانی داگیر کردووە بەرهەمە لووس شێخ ڕەزا ڕاستەکە ئاڵێ قەت نەکەی ڕەفاقەتی تاقمی لووس کە پیا بەڕاستکاک بەڕێزە ئەگەر لەیلا هێندەی قورسایی چڵە پوشێک شەرەف و ئابڕووی هەیە ئەگەر شیری سەگی نەخواردووە تەنها لە شای سلێمانیە کە من خەڵکم نردووە بە داداچوونی کردووە هەر هەمووی نووسراوە لە وەرەقەیە 246 دانە کۆڵان لەلایەن بەرپرس خەڵکی دەوڵەمەند خەڵکی دەستڕۆیشت و گیراوە ناهێڵن یەک کەسی مەدەنی بە کۆڵانە نەبڕوات 246 کۆڵان لە سلێمانیە داگیر کراوە لەیلا باشە خودی شارەوانی ناتوانن بچن بەلایەنە بۆ بڵێن ئێوە بە کامەی یاسا ئەم کۆڵانتان داگیر کردووە زەحمەت نەکەن بەڵام ئەچن عەرەبانەچێکی فەقیری قوربەسەری دامە و دەرەکا لە تۆشەنەکە تەجاوزە ئەی ئەم 200 ئەوە کۆڵانە لەیلا بۆ ناشی بەلایەنە زەحمەت نەبێ دیسان بە لەیلا ئاڵێم ئەگەر زەڕێ ئابڕوت هەیە بینای سەرۆکایەتی شارەوانیەکەی خۆتان کە ئەکەوێتە سەر شەقامی سالم لای پردەکەی خەستەوە خاڵ کۆڵانی پشتی ئەم بینایە لەلایەن بازرگانێکی دز بە ناوی تایاری سەگرمە گیراوە حتا بەر دەرگاکە گرتوویەتی و قوفرشی لاوە لە کۆڵانەکە دەبڕۆ لای ئەگەر شەرەف و هەیە زەحمەت نەبێت زانم ئەتوانی ئەگەر ئابڕوت هەیە پشوو ئەمانە لابتە عەرەبانچێکی داما دەرمەکە خەڵکی دەستفرۆشی داما دەرمەکە ئەگەر شەرەف و هەیە خۆزان کە نیتە بەخۆ باش نییە چونکە ئەو عەرەبانچیانە ئەو دەستفرۆشانە پێڵاوی هەر کەسێکیان گری لەکەل لەسەرەی خۆت و هاوسەر و ماڵ و مناڵ و بنەماڵە شەریفترە کە تۆ ئەوان بەرامبەرەکەی بەڵام بۆ دزەکان ئەچی مێزی مەشروبیان بۆ ڕازێنیتەوە شەوانە باشە اینجا پرسیان بۆکە دانانی لەیلای بەڕێوەبەری شارەوانی بۆ لەیلا جێگری پارێزگار بوو مشکلەیەکە بوو لە بینی توانە ئەوەی پێشتر بەڕێوەبەری شارەوانی بوو لەگەڵ ژوان سابی برای ئێزە باشە ئێزە دیکاوی کە مدیر مەکتەبی قوبادە کەوتنە لێدان لە توانە بڕیار بوو ئێزەدین سابیر برای ژوان سابیر بکەنە پارێزگای سلێمانی شوێنەکەی هەڤاڵ ئەبوو بەکر ئەمە لە دوای هەشتی تەمووزە باش نییە وەکو وتم لەیلا جێگری پارێزگار بوو مڕەشەح بوو بۆ پارێزگاری هەڵسان لەیلایان قەنەعەت پێکرد ببێتە سەرۆکی شارەوانی کە بە پێی عورف و عادەتی دنیا دەبێ سەرۆکی شارەوانی مهندس بێت جا مهندسی مەدەنیە مهندسی معماریە هەر نوع مهندسێ بێت بەڵام گرنگەوەیە بێ مهندس بێ مدیری شارەوانی چکە تۆچی سەری خانوەکەی سەری شەقامەکەی سەری بێلاکەی سەری فڵانە فیزارەکە ئەبێ ئەوە بێ بە شارەزایی دەبێ بەڵام لەیلا شادی قانونی هەیە کردوانە بەچی بە مدیری شارەوانی وەکوی سەر لەخۆ ئالا محەممەدی بڵێ وەرە ئالا محەممەد بە مدیری شارەوانی باشە ئەمش نەخۆ دزی نەبێ هیچی نەکردو خۆشەویستانی من سێ شتان بۆ باسەکەم عەزیزان یەکەم پردی یەکتر بڕی ئارام کە پێی ئەڵێن و پردی فاروق واتە بەردەم خەسەخانەکەی فاروق پردی بەختیاری کە ساڵ نوێیەکی تێچووە تا چاکراوە توانە دیزاینی کردو و لەیلا هاتووە سەر حازری هیناخۆ ئەمنی کردو باش وەڵڵاهی عەزیزان لەگەڵ شارەوانی سلێمانیا قسەم کردووە ئەگەر ئێستا نەقلکردن لەو شارەوانیە هەبێ یەک مهندسی تا نامێنێ هەمووی خۆی نەقڵەکە باش نییە بۆیە عەزیزان لە دوایەوە یەکەوە هەرچی دەوڵەمەند ئێستا پێگەیشتووە هەر هەمووی بەتاڵانی پێگەیشتووە بەڕاستی من لێرەیە بە سەیڤەی یا سیدی کاک مەریوانتان بۆ باسەکە مەریوانی حاجی جەمال باش کە ئەمە وەکو نمونە باسێکە مەگینە هەموو دەوڵەمانەکانی کەیژوان ئەم کاک جەمالە لە ساڵی تا ساڵی 2012 سەمونخانی هەبوو سەمونخانە شەرافەتمەندانێ و هیچ عیب نییە و کارێکی شەریفانەیە دوای ئەمە دەستی کردووە بە کڕینی عەرزە و خانوو ئەڵەم بابەتان لە 2018 چۆتە قەیوان لای فاخیرە بزندز
باش نییە تا چەند تا 2022 واتە تەنها 4 ساڵ هەموو مانگێکیش $10,000 بوچەکەی بووە لای فاخر بەڵگەکان بێلایە $10,000 موچەی هەبووە ئەم کاک جەمالە 4 ساڵەکە بۆم حساب کردووە ئەکاتە 48 دەفتەر دۆلار ئەگەر $1 سەر دەکردبێت باشە تو شەرەفتە ئەکرێ ڕێتی ئەچێ ئێسا بکرێتە خاوەنی کۆمەڵێ پرۆژە کە دەرخەکەی ئەچێتە $500 ملیۆن ڕێتیەکی ئەمە بەداخەوە ئەمانە هەموو هەوڵی خوان ئەدەن کە من باسییان نەکەم ئەخ چوونەکرێ باستان نەکەم ئەگەر کار و کردەوەکانی ئێوە نەبێ وڵڵاهی من یەک قسە یەک کەس ناکەم حەزەکەم کاکە ئەو هەموو قسە بکەم تەنها نەفەس بووم نەبەخوا حەز ناکەم خۆ بەخوا قەسەم دەمم بوەستایە ئێستا ئەم ئارامەحمە بەدوێنێر بوو بەس دەمم بوەستایە بەڵام بەڕاستی بێئینسافیە تۆ ئەم هەموو زوڵمە ببینیت ئەم هەموو نەحەقێ ببینیت بەڵام قسە نەکەیت من هەر نازانم خەڵکی چۆن دەبینن کابرایەکی بەدبەختی قوڵ بەسەر دەبێت نەوتی پێ نیوەیە دەبە پێشدیتریەکەی چۆن تۆ ئەمە ئەبینیت و بێدەنگ دەبی باوکەنەڕ چۆن تۆ شەوخۆلیەکەوێت ئەگەر قسە نەکەیت خۆ قەسەم بخوا ئەگەر من شعر و ئەدەبیات نەبوایە و ئەگەر ئەم لایڤانە نەبوایە دەمێ بخۆم کوشتم تێگەچونکە ئەم ژیانە بەڕاستی وای لێ هاتۆ کە بەڕاستی بۆ ژیان نابێت باشە من لەمە تێ ناگەم ئەم هەموو فیرعەونە گرگنە چۆن ئێوە ئەیان بینن لە بەرامبەریانە بێدەنگن بابە خەڵکی کوردستان ئێوە دژایەتیەکێکی پارتی مەکەن هیچیان لەسەر مەنووسن پەلاماریشیان مەدەن تەنها پشتیوانیان مەکەن بەس پشتیوانیان مەکەن یەک لایشیان بۆ مەکەن یەک کۆمنتیان بۆ مەنووسن بە هیچ جۆرێک پشتکەنە ئەمانە بەڕاستی ئەم بەیانیە ڤیدیۆیشان بۆ نردووم مامۆسایەکی خەڵکی کەلارە مامۆسایەکی ئاینی باسی هەژاری خۆیە کات و ئەلەم بابەتانە وەڵڵەهی مامۆساییان چیرۆکی وام هەیە هی ئەم ئارامەحمە کە ئێستا ئاوادانی شۆ بەرامبەرتان قەسەم بەخۆ بیکە بە فلیم بەد بیبینێ دەسەگا بگریە باشە چ لە کوردستان چ لە ئەوروپایشە بەڵام باسکردنی ئەمانە بێسوودە باسکردنی خۆت نەیارەکانە دڵخۆشەکات نەبێت نابێ باسی بکەیت باڵکو تێکۆشان بۆ نەمانی هەژاری شەرافەتمەندانەیە بۆ نەمانی نائەدالەتی و چۆسانەوە بێدادی شکۆمەندانەیە لە جیاتی ئەوەی بێن بکڕوزێنەوە باسی هەژاریەکانی خۆمان کەین وەرن با بەگشت چۆسانەوە بەگشت هەژاریا بچینەوە وەرن با هەموو ئەم دز و جەدە و بێڕەوشتانە پایەماڵ و وێرانیان کەین باشە من لە ژیانی خۆمە عەزیزان هیچ کاتێک چاکە و خراپە فەرامۆش ناکەم لەڕاستی خراپەکان کە هەیە گەندەڵی و دزیەکان کە هەیە بە هەموو توانایە بەگژیا شومەتەوە بەگژیا ئاچمەوە و هەر کەسێکی چاکەیەکم دەرهەکە لە جێگەی خۆیان باسی یەکەم بەڵام هەر کەسێک چاکەم بەرامبەرکە باسی کە چاکەکەی کۆتایی پێناین بەڕاستی چونکە من خۆم باسی یەکەم ئەگەر یەک چام بۆ بکڕیت باشە بەڵام دەمەوێت ئەو ڕاستێ بە ئێوە بڵێم بەدەم چاکەکان زۆر هەبووە بەدەم ئەها ئەڵێ بەدەم ئەوە بەڵام ئەوەی بەکردار لەم ساڵ ناپاڵپشی ئاراپەی ئەحمەی کردووە ناگاتە پەنجەی یەک دەست بۆ شارەزاییدا جاری وا هەبووە لەسەر ئەم کورسی خۆم ئاوا دانیشتوو بیرم کردوێتەوە باشە خۆ من هەموو کوردستان ئەم ناسێت هەتا کوردانی ڕۆژهەڵاتیش بەشێکی زۆری کوردانی باکوور بەشێکی زۆری ئەم بابەتان ڕۆژانە سەدان ئینسان لە پیا و لە ژن پەیوەندی پێواکات ئەگەر سبەی لێ قەومانێ نەخۆشیەک پێداویستیەک تەنگانەیەک بێ ڕوو لە چێ بنێ بە شەرەف و ویجدان لەم عەشامەتە 4 کەس 3 کەس ناتەخیاو بوو نهاتە مێشکم ئەگەر تەنگانەیەکم بوو پەنای پێبەر چونکە کورد تەنها ئەهلی قسەیە ئەوانەیش ڕەنگە لە خۆم فەقیرترم لەبارەی مەسایلی ئابووری ئەلەم بابەتە باش نییە خۆ ئینسانی باشیش هەبووە وەڵڵاهی هەبووە لەم ئەوروپایە 20 دانە سەعاتی بەسیارە بڕیوە هاتووە بۆ لای ئەم ئارامەحمە بۆی چاکێکم لەگەڵا بکات کە من قەت چاکەنە فەرامۆش ناکەم ڕاستی ئەگەر لە دواییشا چاکەکان بێڕێزیشم پێ بکات ئەوان قەت فەرامۆشی ناکەم چونکە من دایکمەی وت ئەگەر چووی بۆ دەعوەتی کەسێ هەمیشە بە برسێتی مەڕوو لانیکەم با نیوەتێر بیت بۆی لێ هەڵپە نەکەیت و پەلامار بیت وەکو هەڵۆ ئەلەم بابەتان خاڵێکی تریش کە قەت بیر ناچێتەوە ئەوش ئەو بەیوت هیچ کاتێ مەهێڵە با بڵێن سڵاوت لە پیاوێکی بەتەمەن کە لە خۆ بەتەمەنتر و ڕیسپی ئەوانە بوو مەهێڵە سڵاوەکەی ئەو پێشەکەوێ ئەبێ هەمیشە تۆ چونکە لۆ بچووکتری سڵاوی خۆ پێش بکەیت وەفایشی بۆ ئەو کەسانە هەبێ کە چاکیان لەگەڵا کردویت ئەمە دنیای ئێمەیە بەڕاستی بۆیە ئەبێ ئێمە بەگشت ئەمانە بچینەوە
سيري كان عزيزاني من تو وجدان دانجيانا ما هنا تو مديري شرطي سيماني وقايم قام بفاضلات بشق ها شق كاريكا اما هنا تخوا سندان لو نبدات سندان لو جيانا بدا براسي كبافو شقتي هلبا لناو بارقاكي خويا يان شو اصلا مليارك بافل او جماعتي دباشانه بديان رابورتيان براو كدوا بتواناي بافل لمرو لسله بغا بارك دور وجهك بارك 400 مليارك اغا او نيش گشت هر بافل خوشي روشت بو داوي كدبو ك 400 مليارك نه بو اللي هو شري مسؤول بازين شري حكومتك كي خو بارك اغا بو خليجي خو بو مسؤول بازين نه او بلين بارتي نيويدزي بلام خو 200 مليون هر بو 200 مليار هر بو خلق به تو بوشي بافل اماكي وراسي او تا اندام برلمان كان هي عليه او ياسايه محكمه حاكم يعني هي شو دنيا وبويكا بارك ببرن لكردستان ايوه متشخوره كان كاك با متشخوري بعد نايش به باهي هودير به باهي فلان في سليماني به تو بتشحكي شي امكانك لقى انا بافج لا طلباني باجي انت عزيزان دواي ام دوقسي اسمسر موضوع كيتركا بند بديري بريوبري اوي بينجينو خوشويستا بزمي فياغراكا خوشويستا عزيزاني من خوشويستاني على محمد هندي شتيه كاكري اما درويه براستي هیچ انسانك لم دنيا چوار فياغرا بيكو ناخوا چوار فياغرا بي بني لك تختي كاي توبيني كاكا خمر وقالتني باشي اما اوا باشان بياو ابي بياو ببراستي بياو نابي بروا بو تقندي لبناني ولا لشفرو شو على بابتنا كاينا على سدمي جنجيا بالصالي بالشوا صالي بسبين صالي تحدي مراهق على بابتاني اكري عندي حال الروب دا براسي بلام كتو 8 كده هبو براس ناكريت باشا بياو ابي بياو ببراستي بياو نابي بو لشفرو شان رود بيتو تيجي لك سكم بياو اقل بياو ابي بوجني رود بيتو كل خوي بياو تلبي يعني خوي جد تلبي بنون تيجي اما اخلاق تركن براسي دواي او شرمزاريه بو تبيجي شرطي هولي كاتي ام بياو جلد اللي ياوا حسيت اورك كلام بوكا بلا والله اوي نخوار دوا فياغرا بلام هني بلام شو تاع جندي لبناني ولا يدوكش بو ويلي هاتو خو خوش اشتل هيك سكاك خو خوش تاع سيكس كان كاكيجا تبوشي داعيش او سكاري بخلقك اي او رانك كوريها بي رانك شيها بي رانك سكاري هي بنا مالي هي اوي هي ابي توزي وجدان هي بكاك باشان جلدي دل خوش بيسان جاري واهي لكاتي سيكسا هناك سيكسا وكل نسينا كان نسيبهم اجر كشنكا كردبه جلدي طلعوا با خويت ما صدفه كاكيجا اخي جلدي طلعوا با كاكا هي بيانازو جلدي هي بصر رجال جلدي هي اللي نازم بي جلدي هي اللي تواليتها جلدي كاكيجا خمشي كيزو اسايد الجلديه كيتيه كاكيجا من برادري قلتي كاغرام لتوي مليك باوك ميت اخواروا جلديه بيانيزو لا اخوي خلق في ديك بيبا ابو خسخانه شو من جيفان بري بوداما يباش لا سر قايد لاي كاوي اسن كان جلديه ابو كاكيجا ابرا زوز الاسايه اكيد كان جنس جلديه بقول ما انت بيسبون كايو دابنيشن سوكاتي بخلق كانوا بيرزي بيب كان امشي كاك سيكس والله هم كساكي كاكيجا كاك كلي كابين بك تشولا كيكا كاك هم كساكي براسي هموشتك اگر لاجي قوري خويا بجوانا كاكيجان سيكسي بين انسان كان بعشق خوشويستي وبهستوا شيكي جوانا كاكيجان بيجمري بو كاك من هنا نسينا كاوتم والله يباكم اوبيا لي بيناي او بمري باش ويلو لي بيناي يجي باتي خويا بابا كشت واش كعجبني هو بدنا خوش بقربانه انسان قصير راسك اخو كافر نابك هيج لي بيناي خوش كان خويا كش مردو خو لي بيناي دي يجي باتي خويا بابا كشت خو لي بيناي مشعل بازاني بافلا خويا بابا كشت كاكيجان دسي خوش طب انجا عزيزان اسمه سبابتي تو قناح كاك قناح باس اللي بين وقو بانت عزيزان طبعا اما صالانك هموتان جوتان لدنجي منه ويا بدن وبرن وعلم بابتانا اتوالم بلمكو خزانك من ليهاتو شر زي هالرأي بنو بوشون هم شي من وهموتان شر زي ادبياتي سياسي من جات ادبياتي الشيء اللي في فلان في ساري بوشي ادبياتي سياسي وكوموناتي من جبت يعني تصور وعقلتي من شر زي تان هي الباريه للاي ارى احمد قسا كدن وتدخل لجياني تايبتي انسان كان هي الرسول باشا بلا اواني ابن خاون بوست
دەسەکەن بە دزی و گیرفان پڕکردن و بە زەبری هێز پۆستەکانیان و پارە دزیەکانیان ژنان هەڵی گێڕنەوە وەک چەند ئەخەڵەتێن ئیتر ئەمە ژیانی تایبەتی نییە خۆشەویستانی ئارام محەممەد. تۆ کەسێکی دوکانێکت هەیە، سایەقیت، شاعیریت، نووسەرێکیت، فڵان و فیسارێکی لە ژیانی خۆتا چیەکەی مشکلەی خۆتە، بەڵام ناکرێت تۆ پۆستێکی هەبێ پۆستەکەت ژنێک بە سێ کەسدا بمەزێنی بنمونە تۆ بەڕێوەبەرێکی یا بەڕێوەبەرێ بیت و بە ژنێ بڵێ ئەگەر سێکسم لەگەڵ نەکەیت و لەگەڵمان نەخەوی من نەقڵ ئەەکەم بۆ فڵانە گوند. باش نییە؟ ئەمە ناکرێت بەڕاستی. لە کۆمەلگای ئێمە ئەمە ڕوو ئەدا خۆشەویستان، کۆمەلگای ئێمە پڕ بووە لە فەساد و لە بێڕەوشتی. باش نییە؟ بە هەزاران هەزاران کچ و ژن ئیغرابوون بە پارەی دزی و تاڵانی ئەم هەتیوانە ئەم مەسئولانی پارتی بێژێتی. ئەگەر لەگەڵم نەخەوی نابێت لەم دایرەیە بیت. ئێستا ئاوا ئەڵێن لە کۆمەلگای ئێمەیە بە پارەی دزی بە سیارە بە ماڵ بە باغ بەمانە ژنان و کچان ئیغرا ئەکەن و بەکارن ئەهێنن بۆ شەوەکانی خۆیان. ئەمە ئیتر کارە ساتە، نەک ئەبێ ئەمانە ناویان ببرێ، دەبێ ئەمانە بدرێنە دادگا بەڕاستی. ئەمانە ئەبێ ڕسواکرێن. ڕسواییە بۆ ژنێ بە پارە بە ئۆتۆمبیل و بە ماڵ خۆی بفرۆشێ بە پیاوێک. من قسەم لە ڕووە عەزیزانی ئارام محەممەد، من چاوەڕوانی ئەوە نیم خەڵک پێم بڵێ کوڕی چاکە، خۆم کاندید ناکەم تاوەکو بڵم دەنگم پێ بدەن. من قسەم لە ڕووە هەر ژنێک جا هەر ژنێک بێت نزیکترین کەسی خۆشم بێت باشە، تەنها لەبەر پارە، تەنها لەبەر سیارە، تەنها لەبەر باخ باشە شوو بکە، ئەوە لای من چەپەڵترین سۆزانیە بەڕاستی. هەر ژنێ یا هەر کچێ بۆ پارە و بۆ زێڕ و بۆ سیارە و بۆ باخ و بۆ فڵان و فیسار شوو بکەوە گوێ بە کۆمەڵی ئەخلاقاتی تر نەدا لەبارەی سێکسیەوە سۆزانیەکە لەشی بەم ڕێگە قانونی ئەفرۆشیەکە لە کۆمەلگای ئێمە باڵادەست. بۆ نمونە ئەو ژنەی کە سێکس ئەفرۆشێ بۆ شەوێک $100 وەرەگرێ، ئەم $100,000 وەرەگرێ بۆ 2 ساڵ بۆ 500 ساڵ، یەک زەڕە جیاوازی نییە، بەڵام ئەم بە پارە مۆڵەکە وەرەگرێ ئەو بە پارە بە شەوەکە وەریەگرێ، یەک زەڕە جیاوازی نییە بەڕاستی. ئەوە لەو تەرکیبە. وەڵڵاهی عەزیزان ناوی ژن لەلایە 8 شوقەیە هەیە بە پارەی سێکس کڕیوێتی. بڕۆ سەیری قومارخانەکان کردن خۆشەویستانی ئارام محەممەد، بزانە قومارخانە لە هەولێر و لە سلێمانیا بە تایبەتی چی کردووە لە ژیانی ئەو خەڵکە وە چه کارەساتێکی خۆڵقاندووە. باشە پارەکە بەلاش بە کەسابەت پێی ناکەن، ئارەقی پێ ناکەنەوە، مۆڵێتە بەردەستیان بۆ خۆی ئەشن ئامی پێکەن. بۆیە پارەکانیان فەرهەنگ و عەقڵی لە پشتەوە نییە. عەزیزان ئەم هەرێمە ئەم دەڤەری سلێمانیە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئەخلاقیەوە بەتەواوەتی شێوا و ئاسەواری نەماوە. باشە پارەی ئەمانە یا بۆ ژن و سێکسە یا بۆ قومارکردنە. کاکە ئەیبا با بە پیاوەکان بۆ تۆ کسەکەن کاکەشە. دەوڵەمانەکانی سلێمانی و ئەوانە چن بۆ تۆ کسەکەن چن لێویان ئاوالیەکەن و سن ڕسمەگرن و ئەلەم بابەتانە کاکە ئەچن ئەم گوپیان ئاوالیەکەن و نازانم بابەتە تۆ بۆ تۆ کسەکە کاکە تێگەی یەکەیەکە ناوەکان بڵێ ئەمە چیدانکەن بۆ تۆ کسەکەن بەهێن باش نییە. پارەیە دەن بە 4 قەڵەم شۆڕ ئیدعایان بووەکەن ئەمە سەرمایەداری نیشتیمانی. هەر کەسێک لە سوشیال میدیایە بە یەک کەسی وت ئەمە سەرمایەداری نیشتیمانی ئەوە بزانە خێڕیە ئەو خۆی فرۆشە درۆکە، ئەوە پارەی وەرگرتووە بۆیە. باش نییە؟ شاخەوانی بەکری داتاش کە کوڕی بەکری داتاشە لە سێمانی و باوشی کاتی خۆی ئەعدام کراوە. من لە لایڤەکەی ترا باسی خەتە فریەکەم کرد کە لە باشماخەیە ئەم شاخەوانە کە گۆڕان لەوێ دایناوە مانگی $1 وەرگرتووە بۆ ئەوەی هەچی دزی و قاچاقچێتی پاڤڵ و قوباد و کوێ هەیە هەمووی واژۆ بکات و بڵێ بڕ. کوڕەکەی جیمسی چیە نازانم 2020 پێیە، کچەکەی نازان باشترین سیارە، مناڵی تری باشترین سیارە کە بۆی کردن هەمووی یەکی بایی چەندە بایی 15,000 و 20,000 و 25,000 ئالەم بابەتانە. برادرێک تەلەفۆنی بۆ کردم ئەوی لە 2019 4 سیارەم هێناوە هی ڕقەمی خواردەوە ئێسش خواردوێتی حیجی کرد و بردی بۆ خۆی خواردی. باشە کاکە کەسێک کە ناوەکەی لەلام پارێزراوە نووسینگەی هەبووە لە باشماخ 80 ملیۆن دینار زەریبەی لەسەر بووە. کاکە شاخەوان بە 35 ملیۆن دینار بۆی جێبەجێ کردو وەری گرتووە بە جیفانی خۆی. باش نییە؟ یەک خانووی کڕیوە بۆ ئەم ژنە تازەیەی بە 30 دەفتەر لای مزگەوتی عەباس باراوی. سیارەکەی خۆشی پێم وایە بایی 205 دانە گەڵایە. باش نییە؟ باخەکەی سیتێکیشان بای $9 نشیکە لە بابەتانیە. ئەو ژنەی یەکەمی کەوازی لێ هێناوە خۆشەویستان بەس بۆ ئەوەی بێدەنگ بێ و حەیای نەبێ حەیای نەبا
پارێکی زۆری یاوەتێک کە ڕێژەکەیم لە لای پێشناکە باسی بکە باشیان گۆڕی جەماعەتی کاکەنەوە کاکەنەوە ژیانی کوڕەکانی خۆی گۆڕی هیچ کچەکەی گۆڕی ئەمەش نمونەی شاخەوانەکان و فڵانەفیسارەکانە کە لە مەرزەکە دانیشتون دەستیان کردو بە دزی و تاڵی بە پارە پێیا کرد ئارام ئەحمەیش 5 ڕۆژ لە هەفتەیە کارەکە مانگانە 300 ئیرۆ پارەی غازەیە ئەبێ شەوانە ئاگام لێ بێ نەوەکو سەلمان بێ ئەوە بێن بەخۆمە ئەوکوا بۆ نایێت بە دەستیشمەوە ڕاستی بۆی سەلمان نەبێت ئالاشم توابات لاسایی خۆم کەمەوە ئەبێ ئەوەیەکی لێ بکەم بۆی سەلمامان نەبێت باشە کاکەژیان تێگەن ئاوە ئێوە دزی بکەن ژنی خەڵک بدزن کچی خەڵک بدزن ئارام ئەحمەد قسە نەکا واللهی شەرەفتان پێوە ناهێڵم ئابڕوتان پێوە ناهێڵم جارێ عەزیزان پێنجوێن من هەموو خەڵکی فەقیر و هەژار لای من هێڵی سوورە بەڕاستی باش نییە پێنجوێنیش لای من هێڵی سوورە لە حەقیقەتە چونکە بۆ لەبەرەوەی ئەوە زێدی مناڵی منە لە ڕاستیە من لەویا چاوم هەڵێناوە تا ساڵی 82 شەڕی ئەنوی عێراق ئەوەی شڵەدارێکی ئەو شارە بشکێنێتەوە کەرامەتی بۆ ناهێڵمەوە ئەوەی ئازاری مناڵێکی پێنجوێن بدا شەرەفی بەڵبنکاری یەکەم ئەوەی بەسەر ئەو شارە ئەڕواخەریی دزی و بێڕەوشتی و ژن دزینە ورد و خاش و کەرامەتێشکێن ئێوە لە یەکتان دابتاوە تەنها بۆ دزی و جەدی و بێشەرەفی بۆیە وەکو ئارام ئەحمەد لە هەر شوێنە دزی هەبێ من لەو جێگایە دژایەتی یەکەم لە هەر شوێنە چاوساوە هەبێ من هەر دژایەتی یەکەم ئەمانە ئەم شاخەوانی بەکری داتاش و ئەمانە هەمووی بێچی جلاتەڵەبەی نەشام سەفان وەکو وتم هەندێک شێ لای من هێڵی سوورە خۆشەویستان بۆ نمونە من قەت قسە بە ئەبڵە ئۆجەلان ناڵێم بە حیاتی چونکە ئەبڵە ئۆجەل لای من هێڵی سوورە لەبەر هەموو تەمەنی کردو بە قوربانی ڕەخنەی سیاسیم لێ هەیە ئەو باشێکی ترە قاسم لەو بە نمونە ڕەخنەی سیاسیم لێ هەیە بەڵام هیچ کاتێک بێڕێزی پێ ناکەم لەبەرەوەی برینەوە خەتانی خوێن کراوە کاکە بۆچی بیکەم شەهید فوادی مستەفا سوڵتانی شەهید ئارام بە نمونە تێگەی ئازاد هەورامی زۆر کەسی کە ئەمان لای من هێڵی سووروان لەبەرەوەی هیچ کاتێک ناوی ئەمانە بە خراپە نابم من لە ژیان بە بەڕاستی بە هەموو ڕەخنە سیاسیەکانیشمەوە بۆیە کۆمەڵە شت هەیە کە ئەمیز ئەم شەو باسی بکەم بەڵام خۆمی لێ ئەبوێرم لەبەر تۆ نییە شاخەوانی ساختە چی لەبەر ئایلەی ئەو ژنەیە بەڕاستی چونکە لە خێزانەکە هیچی خراپێ ناکرێ تەواوی خێزانەکە بە ئاگری ئەو زەلامەوە ئەو خراپەوە بەڕاستی هین بێ بسووتێ چونکە بۆ ئەگەر ئێسا من ناوەکەی بڵاوکەم ڕسمەکەی بڵاوکەم تاریخەکەی بڵاوکەم هەموو شتێکی ئەوە بڵاوکەم لە تەوێڵە و بیارەوە هەتا ئەگاتە زاخۆ هەموو کورد پێزانێ بەڕاستی بەڵام لەبەر خاتی ئەوەی کە برادێکی زۆر عزیز و خۆشەویستن تەلەفۆنی بۆکەم تەکلیفی لێکردم من باسی ئەوش دەناکەم و لەبەر حرمەتی خێزانەکەیشی ژنێک دوو دەڕی ئەوە خراپ بۆ خۆ ناکەی هەموو عایلەکە بە قوربانیانە بەوەتە بەڵام لە ئێستاوە بە شاخەوان ئەڵێم لە ئێستاوە ئەبێ هەموو کورد تۆ بناسێت وەکو دزیێک وەکو بێڕەوشتێ بەڕاستی و لە ئێستایشەوە من یەک زەڕە نرخ لە شەهید بەکری داتاش کە باوکی ئێوەیە لەمۆ لە نرخی لام نەما بەڕاستی نرخی لام نەما ئاخر بۆچی نرخیم لا بمێنێت ها تۆ کوڕێتی وەفات بووی نییە من بۆشی وەفام بۆی هەبێ تۆ کوڕێتی فرۆشتوتە بە پارۆ بە سێکس بە داژیکردنی ژنی خەڵک ئەچ من بۆشی ڕێزی بگرم کاکە تۆ بەزەیت بە باوکی خۆتان نایەتەوە من بۆ بەزەیم بە باوکی تۆ بێتەوە تۆ ڕێزی باوکی خۆ ناگری دزی و جەردەی و بێڕەوشتیەکەی کاکە سیروانی بەکری داتەش من بۆ ڕێزی باوکی بکرم ها بۆشی بیگرم بۆ لەبەرەوەی تۆ بە بۆنەی باوکتەوە بووی بە مەسئولی ئەو مەرزە بە بۆنەی بەکری داتاشی باوکتەوە بووی بە مەسئولی ئەو مەرزە بەڵام لەوێ خەریکی دزی و بێڕەوشتیت خەریکی دزینی ژنی خەڵکیت باشە خەریکی ئەمەیت بە ملیۆن دۆلارە دزیوە تۆ شاخەوانی بەکری داتاش تۆ کە وەختێ حرمەت لە خوێنی باوشی خۆ ناگری کە بەعز ئیعدامی کرد و لەسەر حسابی ئەو بووی بە بەڕێوەبەرە ملیۆنەها ملیۆن دۆلارە دزیوە بۆ خۆت و بۆ ژن و بۆ مناڵ و بۆ کش و بۆ کوڕ و بۆ کەس و کارەکە ئیتر لای من نرخیشی نییە بەڕاستی کەیفی خۆتان لە ڕاستیە من داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم وەکو من هەڵوێستیان هەبێت تۆ بە بۆنەی خوێنی باوک تۆ چیتە مەرزەکە بەڵام دز و بێڕەوشتیت منیش نرخی لام نییە بەڕاستی نرخی لام نییە جاوە هەتیوێ هەیە ناوی پۆڵایە بەڵام فافۆنیش نییە لە ڕاستیە مشکە گەڕەیە کوڕی سیروان تاڵەبانیەوەی کاکەت لە تانجەرەوە جاش کوشتێ هەتا ئێستا عەزیزان وەڵڵاهی چەندین ژن پەیوەندی پێوە کردووم ئەڵێم کۆ تەکلیفمان لێ گاواز نەیانێ باشە دەموچایش ئەڵی تاهی سوتاوە ئەم پۆڵای سیروان تاڵەبانیە چەندین ژن پەیوەندی پێوە کرد کورە کاکە وەڵام من ئەوە قورسم نەبێتەوە کاکە ئەوانە سووکن کە ژنی خەڵک ڕفێن ئەوانە سووکن کە ملیۆنها دۆلاری خەڵک دەدزن سیروانی بەکری داتا سووکە کە احترامی خوێنی باشی خۆشی ناگرێ خەریکی دزی و جەردەی و بێڕۆژ و بێئەخلاقیە
باشە ڕێبابی گۆڕانج ڕژ بێ بۆ خۆی بۆ شتە داینا لەوێ کاکیش ئەبێ بیناسن خەڵکی پێنجێن ئەبێ خەڵکی پێنجێن شاخەوان تەبین تفیری بکەن بەڕاستی تفکە لە ناوچاوی تەواو چونکە دزە کۆت و کرمانجی باشە ئەوە کوڕی سیروان تاڵەبانیە هەتا کەوی لەم ژن دۆژ نەکات چاوەکە بە قوربان پیاو ئەگەر پیاو بێ ئەبێ ژن بە دوایە ڕاکە نەک بە دواش ناڕاکە تو شەرم ناکەی تێکتێکتەکەی دۆژنەکەی دوژن پێ بە دەستی هەراسان بێکاکە کلوار قەدەغێ لە ئەوروپای بەڕاستی باش نییە پیاو بێ ئەبێ ژن دوای کوێت نەک ئەم دوای ژن کوێت کەی بەشەرنیەوە کاکە یا عالی شەهی شەهاب والله عزیزان ئەو خێزانی شەهی شەهابە یەک کەس و کاری نییە کە دز و جەدە و خراپەکان نەبێت ئەوە سۆزانی کچی ساڵێک بینیمان کەچی دزی بۆ خۆی ئەوە ئاواتی شێخ جەناب لە فەسادی و لە دزی و لە بێڕەوشیە لە داژیکردنی سەرچنەر و ئەمانەیە نمونەی نییە تێگەی ئەشە بلا من ڕێزی ئەو ژنە کۆنەی مەلا بەختیارەکەم ڕووناخان و تاوانە ڕێزی یەک کەسیان لای من نییە هەمووی دز و جەدە و بێڕەوشت باشە بۆیە لەو مۆزوعە لەبەر حرمەتی ئەو هاوڕێم خۆم لا ئەدەم لەو مۆزوعە شاخەوان باش نییە ڕسمەکانم هەمووی لەلایە چی بۆ تورکیا چۆن چی هەر هەموو ئەوانە ئازادم بەڕاستی بەڵام لەبەر حرمەتی بنەماڵەکەی کەسێک خراپبوو ناکرێت ئەوانەکەی پێوی پسووتێ من لەسەر ئەو مۆزوعە ناڕم دۆزێت بەڵام ئەوەی کە من پێم وتی ئیتر بەستە ئەگەر ئەوە ئەخلاقم مابێ قەسەم بەخوا خۆت دەکوشت بەڵام ئەخلاق نییە ئەخلاق دەکوێ پارە سەخیفە ئێوە سەخیف بوون بە بۆنەی پارۆ بەڕاستی ئەم ڕاستیکەیت عفو شاخەوان سیروانیان نەببوورە ئەوە لێم هەڵەبوودای لێ بوو نەکەم بەڕێزان شاخەوانی بەکەی داتاش ئەوە سیروان برایەتی قەسم ئەو نییە تێکەڵی ناکەین ببورن ئەوە سیروان دەمێکە ئەناسم بۆیە هینا بۆیە کە ناوەکەین بەدەماهات لەبەرەوە قەسم سیروان نییە ببورن قەسم شاخەوانی بەکەی داتاشە ئەوەی کە لە مەزەکە بەڕێوە بەرەوانە سیروان خەریکی ئیشی ژیانی خۆیەتی خەریکی ئەو شار نییە تێگەی برای من نابێت ئەویش پێی ناخۆش بکەوە قسە ناکەم چونکە عقایدە وایە کاکە من ئەگەر حرمەتی حاجی عەلیم لا نەبێت وڵای کاکە حرمەتی کەسم لا نەبێ بەڕاستی تێگەی کاکەشین ئاوایە بەخوا جوێندان نایخوا بە ئارام مەحمەد بەخوا یەقڕن بگەرن ئارام مەحمەد پاکی پاکە بەڵام ئێوە دز و جەردە تەواو من دزەکان بە ئێوە ئەناسێنم بە زمانێکی ئاسایی تەواو هەموو دز و جەردەکان یەکەیەک بەخوا بەدەستشمەوەی گیرتان خواردووە هەمووتان بەخوا قەسەم لەگەڵ لایڤێک ئەمێ بیکەمەوە 100 تەلەفۆنم بۆیت باش نییە ئەچن نزیکترین کەسەکانم ئەدۆزنەوە بۆی تەکلیفم لەکە باسییان دەکەم چونکە بۆ لەبەرەوەی قسەکانی من ڕاستە بەرحەقە یەکەیەکە فەرموو ئەوەی ئەم شەو باسم کرد یەک کتێبە خۆشەویستان لانی کەم یەک سەعاتی ڕەبەقە سەعاتێک و 5 دقیقە ئارام مەحمەد قساکات باشە هەموو قسەکانیشم بەڵگەی لەگەڵە باش نییە لەسەر لەیلای شارەوانی لەسەر فڵانە فیسارەکان لەسەر هەر هەموویان باش نییە و ئەو کەسێکی کە ئارام مەحمەدی قبوڵ نییە و قسە بە ئارام مەحمەدڵێ مەسینە هەڵگر و دزی و درۆزن و ساکتشی چۆرەی ئەو دز و جەردانی و تاو هەموو کەسە ڕاستی ئازانی ئەوەی بڵێ ئارام مەحمەد درۆکەوە چۆرەیە نایخوا لەین بەڕاستی بەڵام شاخەوانی بەکەی داتەش ئەو قسانەی کە من پێم وتی قەسەم بەخوا ئەگەر حیا بێ بەستە ئەگەر حیا بێ بەڕاستی بەستە چونکە ئینسان ئەگەر حیا و حرمەت و شەرەف و کەرامەت و ئابڕووی هەبوو بەڵێن بەو کە ئەو کەسە ئەلفێکی بەسە ئەمەیتە قسەی کودواری خۆمانە منیتر کاتان ناکوژم خۆشەویستان زۆر ماندوو بوو حرمەتم بۆتان هەیە بەم جلە کوردیانەوە دوعای بەخێرمان بۆکەن بە شوێرایی چاوی هەموو دز و جەردەکانەوە هیوادارم کە ئێوەی زۆر باش بن و خواتان لەگەڵ و خۆشەویستیم بۆ هەمووتان هەیە بۆ ئینسان شەریفەکان و نەفرەت و لە دز و جەردەکانی پارتی وێچێتی خواتان لەگەڵ